باشە مامۆستا با باسی چیرۆکی لە دەستدانی هاوسەرەکەتان بکەین پێم خۆشە ئەو چیرۆکەمان بۆ باس بکەی و هاوسەری ئێستای بەڕێستان توانی شوێنی هاوسەری پێش و پڕ بکاتەوە بۆ منداڵەکان و بۆ خۆت. ئەمن خێزانەکەم سلێمانی بوو یعنی لە ڕێی برادرێکی ئەوە هینا هیچ ئەوە نەبوو مەسەرەن ناسین پێشتر ناسیم و یا ئەوە هیچ قەدەرم برادرێک لە سلێمانی ژنی مارەکە بوو هاتە ڕۆژێک هاتەک نە من گوتیاری ژنت نەهینا گوتم ناوڵە گوت وڵای کچێکی زۆر باشم لۆ دیتیەوە گوتم لە چێن دەری گوتی لە سلێمانی کوڕی گوت با بە تااقەتەوە هات چۆم لەکێ بۆ ئەمجوی ساری 93 سیارم نەبوو چێە گوتی وڵا کچەکە ناوی نیگایەوە غایە و عایلێکی باشن و ئەوانە و وەرە با بچین کوڕی بالۆتوبی ئەو لە حەفلەکەی دید بووی حەفلەی ژمارەکردنی خۆی ئەوی دید بوو ئەمنی بەبیرات بووە ئێگوتم باشە من کوو بێن بیبینم نا گوتی ئەو ڕاست وەڵا ڕسمەشی دەرینە بە خۆی و دەژیرانەکەی و گوتی ئەوە هەوە وەڵا کەتە بەردرم تم یاڵە وڵات چوین خوارێکی قزەمە تقریبا لە 93 تا 2009 تقریبا 16 سال هاوسەری من بوو ڕۆژێک لە سلێمانی داهاتینەوە 2008 گەیشتینە کەرکووچێ گوتی ژانێکی زۆر بە قووەت لێرەمە ئازارێکی زۆر بە قووەت گوتی زۆر ئەزیەتم دەدا لە کەرکووچێ لە ڕەحیماوەی دەڕۆیشتین چاوم جێڕام ئاون تو بێکم دی وەڵە لاماندا دەرزەکی ژانی لێدا ژانەکەی شکان گوتم ئێستاکوی گوتی باشم هاتینەوە هەولێری سێ ڕۆژ پێچ و داکەم بە ڕەحمەتبی تەلەفۆنی کرد گوتی کفتەم لێ نایە حەزم لێیە بێنەکەنەمە نیوڕانێ خێزانم حەزی لە کفتەی بوو وڵات چوین لە سەنان خواردنێ گوتی ئازارەکە هاتەوە زۆر ئەزیەتم دەدا گوتم باشە عەسرە دەچینە دکتۆری وەڵا عەسر لە ماری بام بووین وەختی عەسرێ بە پیاسە چوینە دکتۆری یادی بەخێر فەحسی کرد و ئەوانە و هەستی کرد گرەیەک هەیە لە ژۆرێ گوتم بەڕوو سۆنەرێکی بۆ بکەن وڵات چوم سۆنەرم لۆ کرد لەکن دکتۆر نازمی یادی بەخێر سۆنەرەکەمان کرد و هەتا گەڕامەوە دکتۆر عومەر سوچی یاغی قەپات کرد بوو تەلەفۆنم لۆ کرد گوتم دکتۆر سۆنەرەکەم هیناوە لەوێ نەبووی گوتی لەکن چێ کردت گوتم لەکن دکتۆر نازمی گوتی ئێستا تەلەفۆنی لۆ دەکەم خەبەرت دەدەمەوە 5 دقە پێچ و تەلەفۆنی لۆ کردمەوە گوتی کاک و سامە گوتم بەرێ گوتی بی بەکەن جەڕاحەکی ئەوە ئیشی من نییە گوتم خێر گوتی هیچ نییە بی بەکەن جەڕاحەکی هەستم کرد شتەکەوی گوتم بی بەمەکەن چێ گوتی بی بەکەن دکتۆر نورەدینی لۆ سبەینێ چوومە کرد نورەدینی دکتۆر عومەر تەلەفۆنی لەو نورەدینی کرد بوو گوتی کاک و سامە دێ خێزانی وەزعی باش نییە وڵات چوومە کردنی و ئەوانە و دکتۆر نورەدین فەحسی کرد و دەرزەشی لۆ نووسی گوتی لێ دێ پاش 3 ڕۆژ دیبینەوە دەرزەکەم لێدا و بردمەوە گوتی گرەیەکە هەرما دەبی بکەمەوە دەیزانی شتەکەی لە ژۆرێ گوتم باشە ئیمتحانی نیوەی سارێ بکەن مندارەکان هەژین و کارژین لە مەکتەبێ بوون گوتی ئەو ڕۆ داخلیکە وەختی هەندێ نییە گوتی ئەم دەبی سبەینێ زوو ئەمەلیاتی بکەم یعنی وەزعەکە وای دەوێ گوتی هیچ مەجاڵی تێدا نییە قەلق زیاتر قەلق بردم سبەینێ داخلیم کرد لە خەسخانەی ڕزگاری یادی بەخێر گوتم بی بەمە چ خەسخانەی چکۆ وەختی دەیان بردالی گوتی بی بە ڕزگاری گوتم بی بەمێ و گوتی گوتێت کو دێنێرمە خەسخانەی ئالی لە باشی و پیاوت خۆی بوو دکتۆر نورەدین قەت چاکەی لەبێ ناکە وڵات چوین سبەینێ لە عەمەلیاتی بوو لە پێش دەرکەی عەمەلیاتی دانیش بووم بردیانە ژۆرێ دکتۆر نورەدین هاتە دەرێ دەستی بەخین بوو جلچی عەمەلیاتی لەبە بوو گوتی کاک و سامە وەرە ئەمنی بردە ژۆرێ جودای کردمەوە لە زاویەکی گوتی بەداخەوە گوتم خێر مامزانی وەفاتی کردیە جەڵتە لە ئیدایە مردیە گوتی سەرەتانەوە هەموو جسمی گرتیە گوتم بەڕاستە گوتی ئەرێوەڵە گوتم چت پێ دەکرد گوتی هیچم پێ ناکرد بدرومەوە بی بۆ مارێ هەتا وەفات دەکەم چکۆ هیچ مەجاڵی تێدا نمایە گوتی هەموو جسمی گرتیە گوتم دەی بەمە دەرێ گوتی پارێ سەرف مەکە چکە هیچیان پێ ناکرێ بی بێ ئەمریکاش گوتم خۆ کەس لە سەقەبران نارێ ئەگەر بدبت با دەرێ لەوانەیە چاپ وایە گوتم دە بۆ گرێک لە درم هەتا قیامەتی گوتی کەیفی خۆتە هاتمە دەرێ داکەم وان دانیش بوون لێ گوتیان چ بوو گوتم زۆر باشە الحەمدوللا درم نهات پێیان برێ ئەمن لەوێ تەبەن بڕێک لە ژۆرێ دانیشتم تووشی سەدمە بووم هەندێک زکری خوام کرد گوتم بێمەوە سەرخۆ ئەو جاتمە دەرێ حەج کارمان لەوێ بوو جودام کردەوە گوتم مەرە بۆچی کوورە گوتم نیگاتەوە میابابە هیچ نییە و گوتم بە قورئان دکتۆر پێی گوت 5 دقەی پێش و دکتۆر نورەدین دیسان هاتە دەرێ گوتی وەرە چوومەوە گوتی ئەو دوو دکتۆرە لە جێدی عەمەلیاتیان دەکرد گوتی هینام تەماشا خێزاندووە بی بە من باوەڕ کۆی گوتم دکتۆر کو باوەڕ ناکەم ئەتوو گریای و داوا لێ بردن دەکەم ببوورە
ببوورە ئەیدی ئەوات